بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 46 گەیشتمە پرسیاری 25 بدۆزەرەوە وابزانم دەبوایە نووسرا بە بەهای ئەو بڕە ببینەوە بزانە بڕەکە دەکاتە چەند. لێرە ڕێزیەتی کردارەکان ڕەچاو دەکەم یەکەم هەنگاو سێ توان سێ بزانم دەکاتە چەند کەواتە دەتوانم هەژدەی وەکو خۆی بنووسم جاران سێ وەکو خۆی دابەشی بنووسم سێ توان سێ دەکا 27. ئێستا تەنیا لێکدان و دابەشم هەیە لە لای ڕاستەوە دەست پێ دەکەم لە لای ڕاست چونکە لێکدانە کەواتە سێ جاران هەژدە سێ جاران هەشت 24 سێ جاران یەک سێ دووش دەکاتە 5 دابەشی 27 54 دابەش 27 یەکسانە بە دوو دوو جاران هەفت چاردە دوو جاران دوو چار یەکیش 5. ئێستا پرسیاری 26 ڕێزیەتی کردارەکان ناوکەوانەکەی ناوکەوانەکەش دیسان ڕێزیەتی کردارەکان یەکەم شت دوو توان هەشت دەکات چەند دەکاتە 256 کەواتە لێرە ئەمن ئەوەتە لە ناوکەوانەکەی 256 پاشان هەنگاوی دووەم 149 وەکو خۆی دەنووسمەوە کەم وەکو خۆی 256 دووسەدی لێ کەم دەکەمەوە دەکا 56 56 لێرە دەنووسم ئەوجە ئێستا 149 56 لێ بڕوە 9 کەم 6 3 4 دەکەم 5 9 بڕەکە دەکاتە 93. پرسیارەکەی پاشی ئەو 4 دابەش 2 جاران 9 کۆ 11 ڕێزیەتی کردارەکان ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 4 دابەش 2 یەکسانە بە 2 جاران 9 دەینووسمەوە کۆ 11 هەنگاوی دووەم لە ڕاستەوە ڕێزیەتی کردارەکان دیسان دەبی ئەمن جارانەکەی ئەنجام دەم 2 جاران 9 هەژدە ئەوجە هێشتان کۆ 11 هەروەکو خۆی بنووسمەوە. ئێستا هەژدەی کۆ بکەمەوە لەگەڵ 11 هەشت و یەک 9 یەک و یەک 2 بڕەکە دەکاتە 29. تەواو بووم وابزانم لێرە ئێستا دێمە لای ڕەگی دووجا بخەمڵێنە بۆ نزیکترین ژمارەی سروشتی ڕەگی دووجا بخەمڵێنە. پرسیاری 28 ڕەگی 42 ئەمن لێرە پێویستە ڕەگەکان بناسم واتە ژمارەکانی کە دوو جای تەواون بزانم کامانن ئەو ژمارانەی کە دوو جای تەواون هەندێکیان بناسم هیچ نەبی ئەوانە دوو جای تەواو واتە 4 چونکە دوو توان دوو دەکا 4 9 چونکە 3 توان دوو دەکا 9 16 چونکە 4 توان دوو دەکا 16 16 دوو جای تەواوە دەتوانم لەژێر ڕەگی دووجا دەری بینم بکاتە ژمارەیەکی سروشتی تەواو واتە ئەمن دەبی ئەو ژمارانە بناسم 4 9 16 25 36 49 64
1 121 144 ڕەنگە بەسبی ئەوەندە. ئەوجا ئێستا من چ ژمارەکەم هەبوو تەماشاکەم 42 هەبوو. 42 ئایا نزیکە لە کام ژمارە لەو ژمارانە؟ ئایا 42 لە چ نزیکە لە 4 ببورن لە 36 یان لە 49 چونکە لە مابینی 36 و 49 لە 49 ڕەنگە نێزیک بی 36 ئەگەرە من بینم 49 42 لێ دەرکەم لە مابینیان 7 هەیە. ئەدی ئەگەر 42 بینم 36 لێ دەرکەم 12 6 لێ بڕوا 6 کەواتە لە 36 نێزیکترە هەتا ئەوەی لە 49 کەواتە ڕەگەکەی دەکاتە بە نزیکەی 6. بە نزیکەی 6 42. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە بە بژمێر دەتوانم ساغی کەمەوە هەرچەندە ئەگەر تێست و تاقیکردنەوە بی ناتوانم ساغی کەمەوە، بەڵام لێرە چونکە ڕاهێنانە ڕەگی 42 بزانم نزیکە لە 6 ڕەگی 42 یان نا نزیکە لە 6 و نزیکترە لە 6 هەتا ئەوەی لە 7 چونکە پاشی فاریزەی ڕەنووسەکی گچکەم هەیە. هەرچەندە دەشتوانم بنووسم 6 فاریزە 5 بەڵام لێرە نووسیتیان بۆ نزیکترین ژمارەی سروشتی کەواتە نابی فاریزەی بەکاربێنم کەواتە دەنووسم نزیکە لە 6. 78 نزیکە لە چ؟ 78 نزیکە لە 81 کەواتە دەنووسم نزیکەی 9 ڕەگەکەی نزیکەی 9 بە نزیکەی 9 ڕەگی 78. ڕەگی 115 115 ئایا نزیکە لە 100 یان نزیکە لە 121؟ با بزانم 121 115 لێی دەرکەم 11 5 لێ بڕوا دەکا 6 ئێستا مابینیان 6 ئەدی لە مابینی 100 و 115 15 کەواتە نێزیکتر لە 121 کەواتە ڕەگەکەی دەکات چەند بە نزیکەی تەماشاکەم 121 121 ڕەگەکە 11 کەواتە لێرەش دەنووسم 11 بە نزیکەی 11. تاو پرسیاری 31 پرسیاری 31 کاشیەکی 4 گۆشە ڕووبەرەکەشی هەڵەیە ڕووبەرەکەی 225 سانتیمەتری 4 گۆشەیە. درێژی لایەکی بۆ نزیکترین سانتیمەتر بدۆزەوە. 225 واتە لەژێر ڕەگی دووجا بزانم ڕەگی دووجای چەندە ئەوها 225 پارچە زەویەک پارچە زەوی نەبوو ببورن کاشی بوو ئەوەش ڕووبەرەکەیتی. درێژی لایەکی چەندە چونکە 4 گۆشەیە ڕەگی 225 دەکا 15 کەواتە درێژی هەر لایەک دەکا 15 ئەوها 15 سانتیمەتر 15 سانتیمەتر. ئێستا پرسیاری چەند بوو؟ تەواو. ئێستا دەچمە لای پرسیاری
32. شیتەڵکردن بۆ کۆڵکەی خۆ بەش. سی زۆر ئاسانە. شیتەڵکردنی ژمارە سی دەکاتە 5 جاران 6، 6ش دەکاتە 2 جاران 3، کاتە کۆڵکەکان ژمارە سی دەکەنە چ یەکسانن بە 2 جاران 3 جاران 5. کۆڵکەکان هەمویان دەبی خۆ بەش بن. 66 بزانم لێرە ئەمن چاکم کردیە 66 یان نا. شەست و شەش لە چێ 66م چاک کردیە. چاکم نەکردێ توانم ئێستا 66 دابەشی 2 دەکا 33، 33ش دابەشی 3 یەکسانە بە 11 تاو هەمویان خۆ بەشن. 2 جاران 3 جاران 11. کۆڵکە خۆ بەشەکانی 66. بگەڕێمەوە 78 شیتەڵی 78 78 دەتوانم دابەشی کەم بەسەر 3. 7 دابەش 3 دەکا 2 2 جاران 3 6 18 دابەش 3 دەکاتە 6. ئەوجە 26 دابەشکەم بەسەر 2 یەکسانە بە 13 تەواو. کەواتە کۆڵکەکان دەکەنە 2 جاران 3 جاران 13. پرسیارەکەی پاشی ئەو 110 هەر لێرە دابەشی کەم بەسەر 5 11 دابەش 5 2 دابەش 5 2 ئەوجە دابەشی کەم بەسەر 2 یەکسانە بە 11 دەکاتە 2 جاران 5 جاران 11. شیتەڵی خۆ بەش تاو. پرسیاری 36 گەورەترین کۆڵکەی هاوبەش دیار بکە. گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو سێ ژمارەیە 18 27 45. یەکەم جار دابەشی سێم کرد هەر سێکیان دابەشی سێی دەکرێن 45 بووە 15 27 بووە 9 18 بووە 6 کە دابەشی سێم کرد. ئەو جا دیسان دابەشی سێم کرد چونکە هەر سێکیان ئەو سێ ژمارە هەر سێکیان دابەشی سێی دەبن. 15 دابەش 3 5 9 کە دەبیتە 3 6 دەبیتە 2. ئێستا کۆڵکەی هاوبەش نەما یەکسەر دەبی ڕاوەستم لە کاتی دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش کە تەمەشام کرد نەما کۆڵکەی هاوبەش بێجگە لە یەک ئیدی ڕادەوەستم. 3 جاران 3 دەکا 9 گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە مابەینی ئەو سێ ژمارەیە. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە گوگل دەتوانم بگەڕێم بە دوای ئەو پرۆگرامانەی کە یەکسەر وەکو بژمێر گەورەترین کۆڵکەی هاوبەشم لۆ دەبینەوە لە مابەینی ژمارە تەنیا خوێندکاری ژیر لۆ ساغکردنەوەی ئەو وەڵامەیە کە بەدەستت دێ. چونکە لە کاتی تێست و تاقیکردنەوە ناتوانی
گوگڵ و ماڵپەڕ بەکاربینی کەواتە با بچین تەماشایەکی بکەین بزانین 18 27 45 ئایا ڕاستە دەکاتە نۆ یان نا. 18 27 45 لێرە گەورەترین کۆڵکەی هاوبەش ئەگەر بتەوێ بنووسی لە گوگڵ دەتوانی بنووسی ئەو نووسینەی گ س و د جی سی دی توانی بنووسی. ئێستا ئەمن ژمارەکان لە بیرم نەما چ بوو تەماشایەکی بکەمەوە. 18 27 45 18 دەبی بە ئینگلیزی بنووسین یان بە لاتینی 18 27 27 و 45 لە کاتی نووسینی ژمارەکان پێویستە بینەک بۆشاییەک بهێڵمەوە هەتا ژمارەکان لێک جودا بکەینەوە یان پرۆگرامەکە لێکیان جودا بکاتەوە. ئێستا کە نووسیم ژمارەکان ئەوجا کلیک لەسەر کالکوڵیتی دەکەم لێرە هەتا بدۆزیتەوە. ئەوها نووسرایە جی سی دی دەکاتە نۆ کاتە ڕاست بوو. کاتە دەتوانی ئەو پرۆگرامەی بەکاربینی هەر ئەو سێ پیتەی بنووسی بەدەیان ماڵپەڕ دێ کە دەتوانی وەکو بژمێر بەکاریان بینی. بەڵام وەکو گوتم پێویستە بەخۆت بزانی کو گەورەترین کۆڵکەی هاوبەش بەدەست دێ تەنیا ئەوە لێرە تەنیا بۆ ساختکردنەوەیە. ئێستا 37 16 28 44 16 28 44 گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینمەوە. یەکەم شت دابەشی دووم کردیە 22 ئەو دابەشی 28 دابەشی دوو کردیە 14 و 6 16 کردی 8 دیسان دابەشی دوو ئەو های لێ هات. ئێستا کۆڵکەی هاوبەش نەما ڕادەوەستم کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەی چارە. با دیسان ئەو پرۆگرامەی بەکاربینم 16 28 44 16 28 و 44 کالکولیت دەکاتە 4 گەورەترین کۆڵکەی هاوبەش. ئێستا 4 28 56 4 28 56 دابەشی دووم کرد چونکە ژمارەکان هەر سێکیان جووت بوون یەکسەر دابەشی دووی دەکرێت. پاشان دابەشی حەفتم کرد هەر سێکیان دابەشی حەفت دەکران ئەوجە پاشان هیچ نەما کۆڵکەی هاوبەش ڕاوەستە دوو جاران حەفتیش دەکات 4 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. ئێستا دیسان 4 28 56 لێرە دەنووسم 4 28 و 56 دەکاتە 14 جی سی دی دەکاتە 14. ئێستا 24 36 64 24 36 64 یەکسەر دابەشی چارم کرد کردیا هیچی تکە کۆڵکە نەما هەز دەکەم چونکە ئەو ژمارانە هیچ کۆڵکەی هاوبەشیان لە مابەینێ نەما. کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش
چارە 24 36 64 24 36 64 چار ئەوە گەورەترین کۆڵکەی هاو بەش بوو. ئێستا دەچمەوە لای پرسیارەکانی خۆم بزانم گەیشتمە چێندەرێ، گەیشتمە ئەو جارەی بچووکترین چەند جارەی هاوبەش. بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی هەمان ژمارە 24 36 64 کە لێرە هەبوو، بەڵام ئەو جارەی بچووکترین چەند جارەی هاوبەشە. بچووکترین چەند جارەی هاوبەش هەمان ڕێگای دەگرمە بەر، بەڵام تۆزێک جیاوازیەکەیە. ئێستا ڕوونی دەکەمەوە. هەمان ئەو سێ ژمارەی، بەڵام ئەو جارەی بچووکترین چەند جارەی هاوبەشە بزانم ئەو دەکاتە چەند. بچووکترین چەند جارەی هاوبەش. لێرە ئەمن ژمارەکانم وەکو لێرە کو دابەشی چارم کرد، دیسان دابەشی چارم کرد، بووە 1696، لێرەش هەر بووە 1696، بەڵام لێرە لە کاتی بچووکترین چەند جارەی هاوبەش ئەمن بەردەوام دەبم لەسەر دابەشکردن. کاتە دیسان 16 هەیە، 9 هەیە، 6 هەیە، دیسان دابەشی دوی دەکەم. کە دابەشی دوی دەکەم 16 دەبیتە 8، بەڵام 9 چونکە دابەشی دوی ناکرێ وەکو خۆی دەی نووسمەوە، 6 دابەشی دوی دەبیتە 3. ئەو جارەی دابەشی 3 دەکەم چونکە دوو ژمارەم هەیە دابەشی 3 دەکرێن، بەڵام 8 چونکە ناکرێ دەینووسمەوە وەکو خۆی. 9 دەبیتە 3، 3 دەبیتە 1. ئەو جە دیسان دابەشی 3 ئەو سەیە دیسان 8 دەنووسرێتەوە وەکو خۆی. ئەو جا ئەوەی ڕاستی بووە دەبوا لێرە ئەمن ڕاوەستم، بەڵام ڕاوەستم بەمانەوەی نییە کە ئەو مانایە کە ڕاوەستم کۆڵکەکە ئەو کۆڵکانە لێک نەدەم لەگەڵ ئەو کۆڵکانە، بەڵام ئەو ڕێژەیە دەتوانم ئەمن دیسان دابەشی 8 بکەم، 8ەکەش کە دابەشی 8 دەکەم دەبیتە 1. هەموو ژمارەکان کە بوونە 1 ئەو جەڕا دەوەستم. ئێستا هەمویان بوونە 1، ئەو جە تەمەشای ئێرە دەکەم، ئەو کۆڵکانەی هەموو دەبی لێک دەم، جارانی یەکتر بکەم هەتا بچووکترین چەند جارەی هاوبەشم لۆ دەربچی. ڕاستە ناوی بچووکترینە، بەڵام هەمیشە ژمارەکە گەورەیە. ژمارەکە هەرگیز گچکەتر نییە لە گەورەترین ژمارە، یان گەورەترە یان وەکو گەورەترین ژمارەیە. کە ئەو کۆڵکانم جارانی یەکتری کرد چ دەرچوو 576. ئێستا بچم دیسان لە گوگڵ بگەڕێم بزانم بچووکترین چەند جارەی هاوبەشیش نییە، ببینمەوە لە مابەینی ئەو ژمارانە تەنیا و تەنیا لۆ ئەوەی ساخکەمەوە کە ئەمن هەڵم نەکردیە. لێرە دیسان 24 36 64. ئەو جارەی بچووکترین چەند جارەی هاوبەش ناوی ئەو ناوەیە LCM Least Common Multiple. چ بوو ژمارەکانم 64 بوو و 64 20 تەماشای چیان بکەمەوە 64 36 24 36 24 24. ئەو جە ئێستا کە نووسیم دیسان کالکولیت دەکاتە 576. لێرە نووسرایە بزانم ئێمە چەند بوو. 576 کاتە
ساغم کردەوە کە هەڵام نەکردیا تەنیا لۆ ساغکردنەوەی باشە ئەو پرۆگرامانە. ئێستا بگەڕێمەوە چێندەر ئێرە. ئیدی خوێندکاری ژیر دەتوانی بە خۆت بچووکترین چەندجارەی هاوبەش ببینیەوە، پاشان ساغی بکەیەوە وا بزانم ئەمن پرسیاری چلوویەکی شم چاک کردیە با تەماشایە چی بکەم. پرسیاری 41 24 72 144 دابەشی چارم کرد، هەر دابەشم کرد هەتا هەمووی بۆ یەک، لە دوای کردیە 144 واتە کردیە گەورەترین ژمارە کە دابەش دەبی بەسەر خۆی و دابەش دەبی بەسەر 72 و دابەشیش دەبی بەسەر 24. ئەو جە پاشان دیسان لێرە ئەو جارەی تۆزێک بەڕێیەکی تکە کردم، هەرچەندە هەمان ڕێ تۆزێک لە دوایی جیاوازیەکی هەیە. ئەمە لێرە یەکسەر هەر سێ ژمارەکانم دابەشی سێ کرد، کە دابەشی سێم کرد دەرچوو 12 5 و 4. ئەو جا یەکسەر دابەشی 12 و 5 دابەشی چارم کرد چونکە کۆڵکەچی هاوبەش مابوو لە مابەینی 4 و 12 دابەشی چارم کرد، ژمارەکان بوونە 5 و 3 و 1. ئەو جە لێرە ئەمن ڕاوەستان، بەڵام ڕاوەستانەکە بەواتای ئەوەی نییە تەنیا ئەو دوو کۆڵکانە بژمێرم، بەڵکو کە لێرە دەبینم هیچ کۆڵکەی هاوبەش نەما، ئەو جا ئەو کۆڵکانە هەمووی لێک دەدەم 3 و 4 و 3 و 5 و یەکیش بێگومان پێویست ناکە لێکی دەم، بەڵام ئەوەش تۆزێک ڕێیەکی تۆزێک خێراترە. بەڵام ئەگەر بتەوێ بەردەوامبی دەتوانین دیسان بەردەوامبی دابەشی سەیکە هێتا ئەو سێش دەبیتە 1 دابەشی 5ش بکەی، بەڵام هەر هەمان شتا کاتە ئێستا گەورەترین بچووکترین کۆڵکەی هاوبەش دەکات چەند دەکات 3 جاران 4 جاران 3 جاران 5 3 جاران 4 دەکات 12 3 جاران 5ش دەکات با ئەو هانەکەم ئەژمێرکردنی هزری 3 جاران 3 9 5 جاران 4ش 20 20 جاران 9ش دەکاتە 180 کەواتە بچووکترین چەندجارەی هاوبەش لۆ 36 15 12 یەکسانە بە 180. 36 15 و 12 بزانم دەکاتە 180 یان ناکە، دەکاتە 180 لێرە نووسرایە. کاتە ڕێی ئاسانیش هەیە کە بە خۆم هەرچەندە ڕاهێنان بکەم لەسەر دیتنەوەی بچووکترین چەندجارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەش هەر کەمە. لێرە پێی ناوێ ئەمن چی دیکە شیتەڵکەم وابزانم ڕوون و ئاشکرایە. ئێستا شیتەڵی ئەو جۆرە پرسیارانە کووە و هیوادارم ئەوانەیە سوودی هەبی دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا ئەوانەیەکی نوێ هەر بشی.